ئایا ترامپ چۆن مامەڵە لەگەڵ ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکاتم برسە لەگەڵ بەڕێز دانیال پۆلس شارەزای کاروباری نێودوڵەتیەکەم کە لە واشنگتنەوە لەگەڵمدا بەڕێز پۆلس سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ ساڵی 2020 هەرچەنە کۆتاییەکانی دەسەڵاتی ترامپ بووە باسی لەوە کردووە کە توانین بڵین ساڵی 2020 ترامپ بە پرۆژەیەکی بوو بە ناوی ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پڕگەیەکی سەرەکی ئاشتی نێوان ئیسرائیل و فەڵەستین بوو ترامپ کار بەم پرۆژەیە کات لەم دەسەڵاتی ئێستا یاخود چیە کات ڕام وایە بەڕێز ترامپ سەرۆکی هەڵبژێردرا و ترامپ و سەرۆکی پێشوش ترامپ کار دەکات بۆ ئاشتی نەک تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە سەرانسەری دیام ڕام وایە ئەو سەری خۆی دەکات وەکو کەسێک کە سەرۆکی ئاشتیە کار بۆ ئاشتی دەکات هانی دەدەم خۆی و ئیدارەکەی سەیری ئەوە بکەن کە ئێستا نزیکەی 50-60 هزار کەس منداڵ ئافرەت کەسانی دیکە بێتاوان لە غەزە کوژراون لە شوێنی دیکەش کوژراون لەم شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا کاتیوەیە کوشتنە بوەستێنرێت کاتیوەیە خەڵکی مەدەنی بێتاوان منداڵ ئافرەتان پارێزراو بن ترامپ چۆن نەتوانێت ئەم ئاڵۆزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگرێت چیەکە بڕۆم وایە لەگەڵ چەندین بزنسمان قسەم کردووە ئەو کەسانی کە سەرۆک ترامپ دەناسن لە سەرەتادا ئەو سەرنجی لەسەر کێشە ناوخۆیەکانی ئەمریکا دەبێت هانی دەدەم سەیری سەرانسەری جیهان بکات سەیری ئەو دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات سەیری دۆخی ئۆکرانیا یەمەن سوودان سەیری ناوچەکانی دیکە بکات بڕام وایە ئەمە خاڵێکی وەچەرخانە کاتی ئەوەیە خەڵکی سڤیل پارێزراو بن ئەو کەسانە بپارێزین کە لە نەهامەتیدان بەڵێ جا پێتان وایە ئەو ڕاگرتنی شەڕی کە ترامپ باسیە کردو ئەوەی کە ئاشتی بگەڕێنێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا بڵین ترامپ لە سەرەتاوە کار لەسەر سیاسەتی ناوخۆی ئەمریکا بکە پێتان وایە چەندی تر کات پێویستە بۆ ئەوەی هیچ نەبێ شەڕی نێوان ئیسرائیل لەگەڵ حەماس و حزبوڵڵا ڕابژیرێت بڕۆم وایە پێویستە چەند سنوورێک بۆ ئیسرائیل دابنێت پێویستە ڕشت بێت لەسەرەوەی سنوورەکان ئێستا کراون تاوەکو هاوکاری و خۆراک بۆ خەڵکی غەزە بنێردرێت ئەوانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەتە قوربانی هێرشەکانی ئیسرائیل ئێستا کاتی ئەوەیە ئەم کارە بۆ ئەو گرنگە بۆ ئەوەی متمانەی بۆ دروست بێت تاوەکو ژیانی ئەو کەسانی لە نەهامەتیدان باشتر بێت ئەوەیە توانێت سنوور بۆ ئیسرائیل دابنێ خودی ترامپە یان سیاسەتی ئەمریکا لە بەروی ئەمریکا وڵاتێکی دامەزراوەیە وڵاتی دامەزراوەی شەوەی بڕیاری تیادادا کەس نییە سیستمەکەیە بڕام وایە ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە بەرپرسیارەتی ئەخلاقی سەرۆکی ئەمریکا نەبێتە بەشێک لەو جەنگە کە بووەتە هۆی کوژرانی چەندین کەسی بێتاوان کاتی ئەوەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پابەندی بیرۆکە جیاوازەکانی بێت سەرکردایەتی جیاوازیەکەی سەرۆک ترامپ ئەو دەرفەتەی هەیە ببێتە سەرۆکێکی زۆر مەزن ئەگەر تەنیا سەرنجی لەسەر هێرشی ورد و هەماهنگکراوی ئێران و ئیسرائیل نەبێت بەڵکو سەرنجی لەسەر ڕزگارکردنی خەڵکی بێتاوان بێت خەڵکی مەدەنی بپارێزێت نەهامەتیەکان کەمتر بکاتەوە بیان پارێزێت و هاوکاریەکانیان بۆ مسۆگەر بکرێت بەڵێ دەوترێت ترامپ لە سیاستکردنا زیاتر گرنگی بە ناوخۆدات بە ناوخۆی ئەمریکا و پێی وایە پێویست ناکە ئەمریکا زۆر دەست وەربداتە هەندێک وڵات و لە ماوەی ڕابردووشتا باسی لەوە کرد کە پێویست ناکە ئێمە هەموو پارێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەرج بکەین ئەگەر ئەمریکا چاوی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێ و ئاگاداری خۆی نەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێتان وانییە ئەوەی دەبێتە جێگرەوەی ئەمریکا ڕووسیا و چینە بن
بڕام وایە ئەمە ترسێک هەیە هەمومان بۆمان دروست بووە لە هەمان کاتیشدا ئەوەی بەڕێز ترامپ ئەو لوتکەی ڕێککەوتنەکانە وا لە خۆی تێدەگات کە باشترین کەسە بۆ ڕێککەوتنەکان ئەگەر گوێبیستی منی ئێستا کاتی ئەوەیە ڕێککەوتنێک بکەی بەڕێز ترامپ بۆ خەڵکی غەزە بۆ خەڵکی لوبناان ئەمانە سڤیلی بێتاوانن ئەمە ناکرێت بەردەوام بێت نابێت کوشتنی منداڵ و ئافرەت و کەسی بێتاوان بەردەوام بێت بەڕێز ترامپ تۆ سەرۆکی ئاشتی هیواخوازم گوێبیستی من بی ئەگەر گوێبیستی منیشی با کۆتایی بۆ شەڕە بهێنین با کۆتایی بە پرچەکردنی ئیسرائیلیەکان بهێنین کۆتایی پێدانی چەکی کوشندە بهێنین کۆتایی بەم شێتاتیە بهێنین. بەڵێ چی لەبارەی شەڕی نێوان ئیسرائیل و ببوورە رووسیا و ئۆکرانیا دەوترێت ئەوەی ترامپی کات فشار خستنە سەر ئۆکرانیایە و ڕازیکردنی دڵی رووسایە پێتان چیڵێن لەم بارەیەوە ئێوە؟ سەردانی ئۆکرانیا دەکەم جارێکی دیکە لە کانونی یەکەمیام ساڵ 2 هەفتە لەوێ دەبم هاوشێوەی هەرێمی کوردستان خۆشەویستێکی زۆرم بۆ ئۆکرانیا و گەلەکەی هەیە چونکە ئەو بارگرانی لە سەرشانیانە لەو شەڕەدان لە بەرەکانی پێشەوە نەکتەنیا بۆ وڵاتی خۆیان شەڕ دەکەن هاوشێوەی کوردستان لە پێناو هەموو جیهان شەڕ دەکەن بە هەمان شێوە کوردستان و ئۆکرانیا خاڵی هاوبەشیان هەیە بڕوام وایە بەڕێز پوتن ئێستا خەریکە ماسوولکەکانی خۆی دەردەخات بەو شێوێ دەری دەخات کە نابێتە دۆستێک لەگەڵ بەڕێز ترامپ بڕوام وانییە بەڕێز ترامپ دۆستی بەڕێز پوتن بێت بەڕێز ترامپ هەژمونی خۆی بەسەر بەڕێز ترامپ بەڕێز پوتن دەسەپێنێت و ئەو قەناتەی بۆ دروست دەکات کە لە بەرژەوەندی ئۆکرانیا و خۆیەتی کۆتایی بۆ کوشتنە بهێنێت و کۆتایی بۆ جەنگە بهێنێت. بەڵێ سپاس باست لە هەرێمی کوردستان کرد جارتر دێنەوە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێتان وایە دەبێت ئیدارەی دۆناڵد ترامپ چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات کە لە ناوچەیەکی پڕ لە کێشەیە ناوچەیەکی ئارامە و دۆستێکی نزیکی ئەمریکاشە. کوردستان یەکەم هاوپەیمانی ئێمە لە ناوچەکەدا زۆرترین متمانەی پێدەکەین دەتوانین پشتی پێ ببەستین لە هەمووان زیاتر هاوسۆزی هەیە ئەگەر ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز ترامپ قسە بکەم پێی دەڵێم پشت بە کوردستان ببەستە هاوکاریان بکە چاوت لە سەریان بێت لە ئاڵنگاریەکان کە ڕوبەڕووی دەبوونەوە چونکە ئەوان یارمەتی ئێمەیاندا لە شەڕی دژی داعش لە شەڕی دژی تیرۆر هەرێمی کوردستان لە بەرەکانی پێشەوە بووە بۆیە بڕوام وایە تێدەگەین باش لێکدی تێدەگەین بەهای هاوبەشمان هەیە سەرۆک ترامپ هار دەدەم باوەشی خۆی بۆ هەرێمی کوردستان بکاتەوە وەکو دۆستێک کە جێگەی متمانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەڕێز دانیال پۆلس شارەزای کاروباری نێودەوڵەتی لە واشنگتۆن لەگەڵماندا زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا.